با دروشمی گەر نەتوانم گیان بێنمە سەر کوردستان ئەرکی من ئەوەیە کوردستان بەرم بۆ گیان. فیدراسیۆنی فیلمکارانی کوردستانی بە سەرپەرشتی هونەرمەندان کەی بەهار و دکتۆر نورەدین کار دەکەن بۆ یەکڕێزی و کۆکردنەوەی کۆمەڵە و فیدراسیۆنە کوردستانیە بە توانە و چالاکەکان لە دەرەوەی وڵات و تێدەکۆشە بۆ ناساندنی گەلی کوردستان و پاراستنی بەرژەوەندی باڵاکان تا بێتە پردێک لە نێوان ڕەوەندی کوردستانیانی دەرەوەی وڵات و کوردستانی دایک و کۆکردنەوەی فیلمکارانی هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ کوردانی تاراگە و پشتیوانیکردنیان بە بێ جیاوازی. بۆ قسەکردن لەسەر فیدراسیۆنەکە لە ستۆدیۆی هەولێرەوە با سوپاسەوە هونەرمەند کەی بەهارمان لەگەڵدایە. کاکەی بەهار سڵاو لێبێ. سڵاو لێوەی عەزیز. بەڵێ سەرەتا ئەگەر بکرێت باسێک لە فیدراسیۆنی فیلمکارانی کوردستانمان بۆ بکەیت. بێگومان فیدراسیۆن فیلمکارانی کوردستانی یەکەم ڕێکخراوی فیلمکارانە کە هەموو فیلمکارانی کورد دەگرێتە خۆ لە هەر چوار پارچەی کوردستان و فیلمکارانی تاراوگە. هۆیەکەشی ئەوەیەکەوە فیلمکاری کاری تیمە، واتە بە یەک مرۆڤ دروست ناکرێ فیلم بە چەندان کەس دروست دەکرێت و ئەمەش دەبێتە هۆی ئەوەیەکەوە فیلمکارانی کورد بتوانن لە ناو فیدراسیۆن یەکتر بناسن، هاوکار بن بە یەکەوە کار بکەن. فیدراسیۆن کاری سەرەکی فیلمکاریە بۆ سێ مەبەست. یەکێکیان بۆ گەیاندنی دەنجی کورد بە جیهان وەکو لۆبیکردن، دوو بۆ ڕێکخستنی پیشەسازی فیلمکاری ناو کوردستان، سێ بۆ ئەوی بتوانێتن کوردستان و دەرەوە بە یەکەوە ببەستێتەوە. واتە فیدراسیۆن بوونی هەیە لە تاراوگە لە هەموو وڵاتەکانی جیهان کە فیلمکاری کوردی تێدایە، وەروەها لە ناو کوردستان لە هەموو بەشەکان. و کاری سەرەکی فیدراسیۆن فیلمکاریە لە هەموو بوارەکانەوە بە بەرەمهێنان، پەروەردەگاری و هەروەها ڕاکێشانی سەرنجی کۆمپانیا جیهانیەکان بۆی بێن لە ناو کوردستان فیلمکاری بکەن. فیدراسیۆن فیلمکارانی کوردستانی ڕێکخراوێکی سەر بەخۆی فیلمکاریە، بەڵام لەگەڵ هەموو لایەنەکانی کورد و کوردستانی پەیوەندی زۆر باشە و پشتگیری لەگەڵ هەموویانە دەکات و داواش دەکاتن هەموو لایەنەکان پشتگیری بکەن، بەڵام ڕێگە نادا بە هیچ لایەنێک کەوا دەست بخاتە ناو کاری فیدراسیۆن بە تایبەت بواری پۆلیتیک، چونکە فیدراسیۆن کاری پۆلیتیکی نییە، فیدراسیۆن کاری فیلمکاریە و کوردستانی کار دەکات. دەیەوێتن وەکو ئەوەی کەوا سربەخۆ لەدایک بووە هەروەش سربەخۆ بمێنێتەوە. چاک دەزانین کە پێشتر ئەم هەوڵە دراوە گروپی تر دروست بوونە بۆی بتوانن بەدڵشەوە بەدڵسۆزیشەوە دروست بوونە بۆی بتوانن فیلمکارانی کورد لە ناو ڕێکخراوێکە کۆ بکەنەوە. بەڵام چونکە ئازاد نەبوونە و سەربەلایەن بوونە دوای ماوەیەک ڕووخاون. بۆ یەکەم جار لە مێژوومان ڕێکخراوی فیدراسیۆن فیلمکارانی کوردستانی لەدایک دەبێتن بۆ ئەوەی سربەخۆ کار بکە لە پێناو بەرژەوەندی نەک تاکە کەسی بەرژەوەندی گشتی کورد و کوردستانیەکان و هەروەها بۆ گەیاندنی دەنجی کورد بە جیهان. بەڵێ کەواتە بەڕێزکەی بەهارێ بە پێی وتەکانی جەنابتان بێت ئەم فیدراسیۆنە چەند ئامانجێکی جیاواز لە خۆگرێ. بێگومان زۆر گرینگە کەوە بزانین فیلم یەکێکە لە بەهێزترین ئامرەزەکانی لۆبیکردن و گەیاندنی دەنجی گەل بە دەرەوە و هەروەها فیلم بەرهەمە دێتەکایەوە بۆ فرۆشتن لە بازار، بینەرش کڕیارە. ئێمە لەم کاتەیە و لەم سەردەمەیە دوای ئەوەی لە ساڵەکانی 2000ەوە کە تاکو ئیمڕۆ فیلمکاری ئەکرێ لە کوردستان بێبەش بووینە لە لۆبیکردنی جیهانی. بەداخەوە تاکو ئێستاکە یەک دانە فیلمێکی ئێمە نەیتوانیوە لە جیهانە لۆبی بکاتن بۆی دەنجی کوردستان بە جیهان بگەێنێ و هەروەها لە بواری ئابووریش نەیتوانیوە بە هیچ جۆرێک سوودبەخش بێتن بۆ کوردستان و بۆ هەرێم بە تایبەت. ئەمە لە کاتێکدا کە حکومەتی هەرێمی کوردستان
لە سەرەتا زۆر بە گەرمی هاتە پێشەوە بە تایبەت لە ساڵەکانی 2000 بەدواوە و دوور نییە تاکو ئیمڕۆ 30 تا 40 ملیۆن دۆلاری خرج کردبێت لە بەرامێنانی فیلم، بەڵام بەداخەوە 30 تا 40 دۆلار لەو پارەیە نەگەڕاوەتەوە بۆ ئێمە. بەڵێ بەڕێزکەی بەهار چیان ئەوانەی ئەندامن یاخود بەشداریان لە فیدراسیۆنەکەدا کردووە چی تریش دەتوانێت پەیوەندی بە فیدراسیۆنەکەتانەوە بکات؟ بەڵێ گیان فێدراسیۆن نزیک 4 مانگ بەر لە ئێستا دەستی بە بانگەواز کرد بۆ کۆکردنەوەی فیلمکارەکان. لەم ماوەکەمەیە 175 فیلمکار زیاتر هاتوونەتە ناو فێدراسیۆن و بوونە بە ئەندام. هاتنە ناو فێدراسیۆن زۆر سادەیە، دەتوانن پەیوەندی بکەن بە بەندا لە ڕێگای وەتسئاپ لەیان لە ڕێگای فەیسبوک، ماڵپەڕی خۆمەیە و لاپەڕەی خۆم هەیە، واروەها ڕۆناهی حەسەن کە ئەوش ئەندامێکی تری فێدراسیۆنە، واروەها دەتوانن پەیوەندی بکەن لەگەڵ هەر یەک لە ئەندامەکانی ناو فێدراسیۆن، چونکە لە ناو فێدراسیۆن ئەنداممان هەیە لە هەموو شارەکان و شارۆچکەکانی کوردستان و لە تاراوگەشت. پەیوەندیکردنەکەش زۆر سادەیە، تەنها خواستی خۆیان دەربڕن کە بێنە ناو فێدراسیۆنەوە، ئەوە بوون بە ئەندام. ئێمە تەنها کارێکمان بەوان ئەوەیە بتوانن هاوکار بن لە نێوان یەکتریە و ئەروەها پەلە نەکەن، چونکە پیشەسازی فیلمکاری بە ڕۆژێک و دوان لە دایک نابێ، بە تایبەت لە کوردستان کە بوارەکان نالەبارن لە زۆر ڕووەوە، بەڵکو هاندەری یەکتر بن، ڕێگر نەبن، هاندەری یەکتر بن تاکو بتوانین پێکهاتەی پیشەسازی فیلمکاری لە کوردستان بە یەکەوە دروستکەین. بۆ بوون بە ئەندام بۆچی گرینگە؟ سبەینێ ئەمن دەمەوێت فیلمێک بەبەرهەم بێنم لە ناو فێدراسیۆنا بڵاوی دەکەمەوە، ماوە دەدەم پێشەکی بە هەموو ئەو فیلمکارانەی کە لە ناو فێدراسیۆنا کارەکەن کە بێنە پێشەوە، چی لە پێش کامیرا و چی لە پشت کامیراش. مەبەستمان لەمە چییە؟ مەبەستمان لەمە مۆنۆپۆلیکردن نییە، مەبەستمان لەوە نییە جێگەی وەزارەتی ڕۆشنبیری و یان بەڕێوەبەرایەتیەکانی سینەما بگرینەوە بە پێچەوانەوە. ئێمە تەواوکەری ئەوانین، چونکە لە هەموو جیهانە کە پیشەسازی فیلمکاری پێک دێت، بۆ نمونە بەریتانیا وەرگرین کە من بەخۆم لی دەژێم، دەیان ئۆفیسی فیلمکاریان هەیە، دەیان ستودیۆیان هەیە، ئەمانە هەموو بەیەکەوە تەواوکەری یەکن. بۆیە زۆر گرینگە هەموو لایەنەکانی فیلمکار و دەستگاکانی فیلمکاری لە منەوە وەریگرن کە ئێمە جێگری ئەوان نین، بە پێچەوانەوە تەواوکەری ئەوانین و بەیەکەوە کارەکانمان جوانترە. بۆیش ئەو دروشمەمان هەڵگرتووە کە ئێمە بەیەکەوە جوانترین و بەیەکەوە سەرکەوتوترین. بەڵێ کەواتە بەڕێزکەی بار تا چەند گرنگە هەبوونی ئەم جۆرە فیدراسیۆنانە بۆ هەر 4 پارچەی کوردستان، بۆ فیلم سازانی هەر 4 پارچەی کوردستان، بۆ ئەوەی لە ڕێی فیلمەوە لە ڕێی هونەرەوە بتوانین شوناسی کورد بگەنین بە جیهان؟ بەڵێ بێگومان زۆر گرینگە، چونکە ئیمڕۆ فیلمکاری کورد لە هەموو پارچەکانی کوردستان لە تاراوگە و لە شارەکانی ناو هەرێمیش زۆر پەریشانن لە چەندان بوارەوە. تاکو ئێستا ئێمە یەک ستودیۆیەکمان نییە لە کوردستان، ستودیۆیەکمان نییە بە ئاستێکی پسپۆری فیلمکاری جیهانی دروست بوو بێت. تاکو ئێستا ئێمە یەک کۆمپانیای بەرەمێنانمان نییە لە کوردستان بە ئاستێکی جیهانی بتوانێت کەرەسەی هەبێ و کار بکە. تاکو ئێستاکە ئێمە پەیمانی نێودەوڵەتی هاوبەشکاریمان نییە، ئەوەی کە پێی دەوترێتن کۆپرۆدەکشن، بۆی من بتوانم لەگەڵ وڵاتەکانی جیهانە ئاسانکاری بکەم و کار بکەم. واتە لە زۆر ڕوانگەوە ئەوەشی کە زیاتر پەریشانی کردوین، دەستگایەکمان نییە بتوانێتن فەند کۆ بکاتەوە چی سوود وەرگێ لە فەندەکان و بودجەی دەرەوەی وڵات و هەروەها لە ناو وڵات لە ڕێگای حکومەتی هەرێمەوە و لە ڕێگای کەرتی تایبەتشەوە. ئەمانە هەموو زۆر مەرجن و پەروەردەگاری، ئەمانە هەمووی زۆر مەرجن کەوا ئێمە پێی هەڵسین وەکو فێدراسیۆن فیلمکارانی کوردستان لە ژێر چەتری ڕێکخراوێکی دایک، ڕێکخراوێک هەیە کە هەموو بوارەکە ئەگرێتە خۆیەوە و بە شێوەیەکی زانستی پیشەسازی فیلمکاری کوردستان دادەمەزرێنێت بە ناوی کوردستان فیلم ئیندستری، ینی پیشەسازی فیلمکاری کوردستان بە ئاستێکی زانستی پسپۆری بۆی بتوانێت بەرامبەر بە ئاستی جیهان
کار بکات چی لە هۆلیوودەوە بێن چی لە بۆلیوودەوە بێن چی لە پاینوودەوە بێن بۆی بێنە ناو کوردستانەوە پێشوازیەکی وایان لێ بکرێ ببێتە هۆی ئەوەی زیاتر سەرنجی کۆمپانیەکانی گیان ڕابکێشێ ئەوانش بێن نمونەیەکت بووە بێنمەوە من پار لە ستودیۆ ئەتلەسی مەغریب بووم چوون بۆ سەردانی ستودیۆکە لەبەرەوەی ئەو ستودیۆیە بەرزترین و پسپۆرترین ستودیۆیە لە ناوچەی هەموو وڵاتانی عەرەب و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیاش فیلمەکانی هۆلیوود بەریتانیا ئەوروپا زۆریان ئەچن لەوێ فیلمکاری دەکەن کاتێککە من چووم هەمووی 2 مانگ بوو ریدلی سکۆت دوا فیلمی خۆی تەواو کردبوو بە ناوی گلادیەیتەر 2 ئەلەوەیە 310 ملیۆن بوجەکەی بوو بەلایەکەمەوە 100 ملیۆن دۆلاری لە مەغریب خەرج کرد لەبەرەوەی فیلمکاریەکەی لەوێ کرد لە ستودیۆ ئەتلەس باشە بۆ ئێمەش کوردی وودمان نەبێت کە من ستودیۆکەمان ناو لێناوە کوردی وود وەکو هۆلیوود و پاینوود واتە فێدراسیۆن کوردستان فیلم کۆمیشن و فیلمی هاوپەیمانی و کوردی وود و ئەوانە هەمویان پەروەردەگارەکەی دەبێ هەموو خۆیان بگرنەوە لە ناو ڕێکخراوی دایک بە ناوی کوردستان فیلم ئینستیتوت یان بە کوردی ئەنستیتوتی فیلمی کوردستان کە ئەوش خۆشبەختانە لەم ڕۆژانەیە توانیمان بە شێوەیەکی فەرمی لە کوردستان کۆماری بکەین وەکو ڕێکخراوێکی ناحکومی بەڵێ بەڕێزکەی بەهار من دووە پرسیارە ئاڕاستاکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە لەبەرەوەی کاتم نەماوە لەو سۆنگەوەی ئایا هیچ پەیوەندێک لە نێوان فیلم سازانی هەرێم و دەرەوەی کوردستان لەبارەی فیدراسیۆنەکە هەیە لە ئێستادا؟ بێگومان زۆر بە شێوەیەکی جوان ئاشنابوون هەیە بە یەکتری لەبەرەوەی ئێمە لە ناو فیدراسیۆن وەکو باسم کرد زیاتر لە 170 فیلمکاری تێدایە و ئەو فیلمکارانەش لە تاراوگەشت دەژێن و لە هەموو پارچەکانی کوردستانش و بە هیوای ئەوەم لە مرۆ بەدواوە فیلمکارانی ترش چووکە فیدراسیۆن مڵکی گشتی فیلمکارانە پردێکە لە نێوان فیلمکارانی هەر 4 پارچەکەی کوردستان و لە نێوان جیهاندا تاکو بە یەکەوە تەواوکەری یەک بین و بتوانین کوردستان بەرین بۆ جیهان. بەڵێ بەڕێزکەی بەهار سپاس ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.